چ لە ڕووی ئیداریەوە، چ لە ڕووی دیموگرافیەوە، چ لە ڕووی هەوڵەکانی داگیرکردنی زەویوزاری کشتتوکاڵی جوتیارانی کورد، ئەمە هەمووی وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەم گرنگی و ئەهەمیەتی قەزیەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کە قەزەیەکی استراتیجیە بەلای ئێمە و بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاتووە کە هەوڵی جددیەدا بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم ناوچانە، چ لە ئاستی ئاساییکردنەوەی بارودۆخی ئەم ناوچانەکە ئێستاکە پیا تێپەڕێ لە ڕووی عسکەری و ئەمنی و سیاسی و ئیداری و واقعی کە سەپێنراوە بەسەر ئەم ناوچانەدا، و هەم لە ڕووی جێبەجێکردنی مادەی 140 بۆ دۆزینەوەی چارەسەرێکی دوورمەودا بۆ کێشەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر. بۆ ئەم مەبەستە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی باڵای دانووسانی دروست کردووە و ئەم لیژنەیە کۆبوونەوەکانی خۆی ئەنجام داوە و ئێستاکە سەرقاڵی ئامادەکردنی مەلەفی دانووسانین لەسەر بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانووسان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بۆ چارەسەرکردنی کۆی ئەو کێشانەی وتم، هەم لە ڕووی ئاساییکردنەوەی بارودۆخی ئەم ناوچانە و هەم لە ڕووی مستەقبەلی ئەم ناوچانە بەپێی مادەی 140.